کۆمیسیۆن دڵنیایی دەدات لا بێگەردی هەڵبژاردنەکانی هەرێم. زانیاری لەسەر کۆبونەوەی لیژنە داراییەکەی بەغداد و هەرێم بڵاوکرایەوە. بەهۆی بارستە هەوایەکی سیبریاوە دوو سبەی ڕەشەبایەکی بەهێز هەرێم دەگرێتەوە. سڵاوتان لەبێ لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. جۆمانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند کۆمیسیۆن ڕێوشوێنی پێویستی گرتۆتە بەر بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی پاک و دوور لە دەستێوەردان. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەشڵێت پرۆسەی ژماردنی دەنگی دەنگدەران بە شێوەی دەستی و ئەلکترۆنی ئەنجام دەدرێت. ئەگەر جیاوازی ژماردنەکە 100 تا 5 بووە ئەوە پشت بە ژماردنی دەستی دەبەسترێت. ئەگەر جیاوازی نێوان ژماردنی دەستی و ئەلکترۆنی زیاتر لە 100 تا 5 بوو ئەوە بنکەکە بە تەواوی دەگوێزرێتەوە بۆ ناوەندی وردبینی و دووبارە دەنگەکان بەدەست دەژمێردرێنەوە. ئاماژەی بەوەش کردووە کامێرای چاودێری لا بنکەکانی دەنگدان دادەنرێت و مافی دەنگدەر بۆ دەنگدان بە شێوەی نهێنی پارێزراو دەبێت. لە ڕێگەی کامێرەکانەوە چاودێری پرۆسەکە دەکرێت و دەبێت دەنگدەر ئازادانە دەنگ بدات. ئەوەشی خستە ڕوو کارتی بایۆمەتری گەرانتی بەڕێوەچوونی هەڵبژاردن بە شێوەی پاک و خاوێن دەکات چونکە کارتەکە ساختە ناکرێ و پەنجەمۆر و وێنەی دەم و چاوی دەنگدەری پێوەیە کەس ناتوانێت لە جێگای کەسی تر دەنگ بدات. ئەوەشی وتووە ئامێری ئەلکترۆنی گەرانتی هەڵبژاردن بە شێوەیەکی پاک و خاوێن دەکات چونکە پێشتر تاقی کراوەتەوە. بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و حکوومەتی هەرێم لەسەر پرس و کێشە داراییەکانی هەرێم و بەغداد کۆببنەوە. بەپێی زانیاریەکان لیژنەکە ئەمڕۆ لەسەر پرسی موچە و بە بانکیکردنی موچەخۆرانی هەرێم و داهاتی ناخۆ کۆدەبنەوە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم. بڕیارە لیژنەی دارایی ئەمڕۆ سبەینش لە هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم و لایەنە پەیوەندی دارەکان کۆببنەوە و ڕاستپاردەیەک بدەنە وەزارەتی دارایی عێراق. ئەندامێکی لیژنەکە دەڵێت هەوڵی زیاتری لێک نزیکردنەوەی هەرێم و بەغداد دەدەن بۆ چارەسەری گرفتی موچە. شارەزایەکی کەشناسی پێشبینی هاتنی بارستە هەوایەک لە سیبریاوە دەکات و دەڵێت بۆ هۆیەوە خێرایی با چالاک دەبێت و دەگاتە 15 بۆ 45 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. هاوشێوەی ڕەشەباکەی مانگی حوتی ئەمساڵ. ئاراس جەبار شارەزای کەشناسی ڕایگەیان وەک حاڵەتەکەی کۆتایی مانگی تەمووز بارستە هەوایەک لە سیبریاوە دەگاتە ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و لە کۆتایی ئەم هەفتەوە واتە دوو سبەی و کاریگەریە بێت لەسەر کەشوهەوای سنووری پارێزگای سلێمانی و دەڤەری ڕاپەڕین و بەگشتی ناوچە شاخاویە سنووریەکانی ڕۆژهەڵات و تاوک و ناوەڕاستی هەفتەی داهاتوو بەردەوام دەبێت. ڕاشی گەیاند بەو هۆیەوە بای باکووری ڕۆژهەڵات چالاک ئەبێت بە خێرایی لە نێوان 15 بۆ 45 کیلۆمەتر زیاتر لە کاتژمێرێکدا و پلەی گەرمی لەو ناوچەی کاریگەر بەو بایە نزم دەبنەوە و شەوان هەست بە سەرما دەکرێت لە ناوچە شاخاویەکاندا. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بێت.